سلااوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن کاتژمێر هەشتی بەیانیە بە کاتی واشنگتن من هێرە زەنگەنە دەتوانن ئێوەش لە کەناڵی ئێناتیشەوە بینەری ئەم بەرنمەیەمان بن واز دەخیلەشەمە دیگەل سڵاوێن گەرم دە بەرنەما ئیرۆدا قۆناغن سەردانا سەرۆکی ئەمریکی ji welatên Asya re û herwesa Tirkiya rijda li ser helwestê dijatîkirina endametiya Swêd û Finlandê di NATOda. سەرۆکی هەرێمی کوردستانیش سەردانی شاری سلێمانی دەکات و لەم بەرنمەیەدا پەیامنێرمان لە سلێمانی زانیاری زیاترمان لەسەر مەبەستی سەردانەکەی پێدەدات. سەرۆکی ئەمریکی جو بایدن ئیرۆ یەکشەمێ گەهشتە ژاپۆنی یەکەم گەڕا خوادا ji bo ئاسیا وەک سەرۆک ji bo داڕشتنا پلانێکی بە مەبەستا پێتر قەیمکردنا پەیوەندیên ئابووری دنێڤەرە وڵاتên ئیندۆ پەسیفیکدا لێ ئەو ڕاستی رەخنەیان بوو بەریک و ئەشکەرەکردنا وێ بەرنامێ وەرەکردن و دێ قازانجی بگەهینە تەڤایە وڵاتên وێ هەرێمێ. Di qonaxa duem a seredana Asya'da Serok Biden dê bi rêberên Japonê, Hindistan û Astralya re kom bibe û ew civîna çaralî berekî binaxeyiye di hevkariya stratejîk de li hember firehkirina karîgeriya Çînê. Sibehî li Tokyo Serok dê digel İmparatorê Japonê Naruhito bicive berî kombûna digel Serokwezîr Fumio Kishida. Serok Biden dê digel Serokwezîr danûstandinan bike li ser plana Japonê ya berfirehkirina şiyanên serbazî weke bersiv li hemberhêza Çînê ya ku tim tê û mezin dibe. Her sibehî li Tokyo bernama çareserkirina abûrî yan geşekirina abûriya welatên Indo-Pasifîk tê li darxistin ku dê bi mebesta li hevnîzîkirina hewlên wan welatan be ji bo bazirganiya hevbeşa چەند ئالی. سەرۆک بایدن بەر لە چوونی بۆ ژاپۆن لە کۆریای باشوور بوو وەکو بەشێک لە یەکەم گەشتی بۆ ئاسیا وەکو سەرۆکی وڵات. ڕۆژی یەکشەمە لە دوا ڕۆژی گەشتەکەی لە سیۆڵ لە کاتی لێدوانی بۆ پەیامنێران پەیامێکی سادەی هەبوو بۆ سەرۆکی کۆریای باکوور کیم جۆن ئون و ئەو گوتی سڵاو. بایدن گوتیشی ئەو نیگەران نییە لەمەڕ تاقیکردنەوە نوێ ناوکیەکانی کۆریای باکوور کە یەکەم جارە لە ماوەی نزیکەی 5 ساڵدا بەڵام وەڵامە سادەکەی بۆ ئەو پرسیارەی لەسەر پەیامێک بۆ کیم لێکرا نیشاندەری ئەو ڕێبازە سادەیە بوو کە بەڕێوەبەرایەتەکەی گرتوێتە بەر بۆ کێشە چارەسەر نەکراوەکان لەگەڵ کۆریای باکووردا. هەر ئیرۆژ یەکشەمێ سەرۆک بایدن سەردانا بنگەهێ هێزên ئاسمانیên ئۆسان li Kuryaya başûr kir we qonaxa dawiya seredana xwe ya sê rojî li wî welatî. Di vê seredanê de Biden bi endamên hêzên leşkerî Emerîkî û malbatên wan re civiya. Berîhingî jî serok bi rêveberê kampanya Hyundai Ösyên çeng re diyar bû ji bo danûstandinan sebaret berfirehkirina کارداریە کەمپانیە لە ئەمریکا di navwan de jî avakirina kampanyekê ya otomobîlên elektrîk û patriyên wana li wîlayeta Georgia. هەر سەبارەت بە گەشتی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بۆ ئاسیا کە ئەمەش یەکەم گەشتێتی وەکو سەرۆکی ئەمریکا بڕوات بۆ ئەو وڵاتانە دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بڵێن ئەم کاتت باش دەزانین بایدن ئێستا لە ژاپۆنە ئایا ئەم گەشتەی هەر پەیوەندی بە باری ئابووریەوە هەیە یان شتی تریش هەیە؟ بەنی باش هێرۆ ئەڵبەتە گەشتەکە فرێڕەهەندیە هەر ئەوە نییە بە تەنها بڵێن سنووردار بێ لە تۆکمەکردن و بەهێزکردنی پەیوەندی ئابووری و بازرگانیەکاندا لە نێوان ئەمریکا و ئەو وڵاتانەی ئاسیا کە سەرۆک بایدن سەردانیان دەکا. یەکێ لە ڕەهەندە گرنگەکان دڵنیاکردنەوەی وڵاتانی ئاسیایە بۆ بەردەوامی پشتیوانیەکانی ئەمریکا لەو وڵاتانەدا بە تایبەتی ئالەم سەروەختە ئاڵۆزەدا کە شەڕی ئۆکرانیا لە ئارادایە و وەکو شیکەرەوەش ئاماژەی پێدەکەن ئەگەر و نەگەری هەڵوەشانەوەی هاوپەیمانێتیەکان یاخود بەلانی کەم گۆڕانکاری لە هاوپەیمانێتەکانە دروست بێ. بێلەوە یەکێ لە ڕەهەندەکانی تر ئەو کۆبوونەوە لوتکەیەیە کە بڕیار لە ژاپۆن سەرۆک بایدن بیکات
کۆبوونەوەیکی لوتکەیی ئاسایشیە و وەکو زیاتر ئاماژەکان ینی باسی دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو سیاسەتانەی هەردوو وڵاتی چین هەروەها کۆریای باکوورە ئەمە بێ لەوەی کە بڕیاریشە سەرۆک بایدن پلانە ئابوووریەکە بخاتە ڕوو ئەو پلانە ئابووری کە هەتا ئێستا یانیەتوانم بڵم بەندەکانی بە نەزانراوی ماونەتەوە بەڵام زیاتر تایبەتە بە باری بازرگانی ئەمریکا لەگەڵ ئەو وڵاتانەی ئاسیادا. بەڵێن دەزانین هەر کاتێک کە باسی ئاسیا دەکرێت بە تایبەتی ئەو دوو وڵاتە گرنگەی کە سەرۆکی ئەمریکا لە دوێنێەوە سەردانی کردو ئەویش کۆریای باشوور و هەروەها ژاپۆنیشە ئەمڕۆکەوەکو ئاماژەم پێکرد لە ژاپۆنە هەمیشە بابەتی ئاسایشی لەگەڵ کۆریای باکووردا دێتە ئاراوە. ئایا لەم گەشتەیدا هیچ با بڵین باسێک لە بابەتی ئاسایشیە کات لەگەڵ کۆریای باکووردا؟ وەڵامێکی زۆر سادەی سەرۆک بایدن بە تایبەتی کاتێک کە یەکێ لە پەیامنێرەکان پرسیاری لێکرد لەسەر هەڵوێستی بەرامبەر بە کۆریای باکوور وتی چیت هەیە بۆ ڕێبەری کۆریای باکوور وتی هەر پێی بڵند سڵاو ئەوەی کە بە ئینگلیزی دەڵێ هەڵەوە هەر ئەوەندەی وت و هیچ شتێکیکەی ئاماژەیە پێ نەکرد ئەمەش ئەوەیە کە پێدەچێت ئەم بەڕێوەبەرایەتیە ئەو سیاسەتانەی کۆریای باکوور بەهێنوە نەگرێت لە کاتێکا کۆریای باکوور نەیشاردوێتەوە نیگەرانی هەیە و بە ترسیشەوە دەڕوانێتە ئەو مانۆڕە سەربازیانەی کە ئەمریکا و کۆریای باشوور بە تایبەتی هەم لە دەریاوە هەم لەسەر زەمین دەیکەن سەبارەت بە تاقیکردنەوەی ناوکیش کە وەکو جەنابیش لە ئاماژەوە پێکرد لە راپۆرتەکەتدا 5 ساڵە کۆریای باکووریش تاقیکردنەوەی چی نەکردووە ئێستا وەکو بڵێ ئاگاهیە گەداکە و تاقیکردنەوە ناوچیەکە بەڵام سەرۆک بایدن هیچ نیگەرانیەکی خۆی لەسەرەوە پیشان نەدا. بەڵێ زۆر سپاس بەڵێن سپاس بۆتەوە. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. گازپرۆم کەمپانیا گازا رووسی دەبێژە هەناردنا گازاوێ di ئوکرانیاڕا کێم بووە کەمپانی دەبێژە هەناردنا گازێ di ئوکرانیاڕا بەڕێکا سوژداژ 45.9 ملیار مترین سێگۆشە دۆشەمبێ گەهایە 44.7 ملیۆن مترین سێگۆشە. گازپرۆن گوت ژی ئوکرانیا داخوازەکاوێ ji بۆ هەناردنا نەفتێ دەخا لە سۆخارۆڤاکادا هاتیە ڕەتکردن. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلێنسکی ڕۆژی شەممە ڕایگەیاند بارودۆخی دۆنباس باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا ئێجگار خراپە لە کاتێکدا رووسیا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر سلۆڤیانسک و سیڤرۆدڤێنسک. زێلێنسکی لە پەیامێکی کە پێشتر تۆمارکرابوو ڕایگەیاند هێزە چەکدارەکانی ئۆکرانیا ڕۆژانە ڕوبەڕووی ئەم هێرشانە دەبنەوە. ئەو گوتیشی رووسیا لە ماوەی ئەم شەڕەدا 1873 بنکەی پەروەردەیی وێران کردووە. زێلێنسکی هەروەها سوپاسی سەرۆک بایدنیشی کرد بۆ مۆرکردنی بڕی 40 ملیار دۆلار پشتیوانی بۆ ئۆکرانیا و بە هاوکاریەکی مێژووی بۆ پاراستنی ئازادی ئەوروپا ناودێری کرد. کۆش کاسپی دەبێژە سەرۆک بایدن قانونە ئالیکاریە ب 40 ملیار دۆلاران ji ئوکراینەڕا ئیمزا کرد بە مەبەستا بەردەوامیە ئالیکاریên çekî û piştevaniya abûrî di şer ئوکرانیادا lê dijî رووسیا di peyamekî Twitterê de jî ji sî ol hat ragihandin ku Serok Biden ew qanûn ku li heftiya borî li civata sînatoran hatibû pesendkirin îmza kiriye. Li gora wê yasayê Amerîka dê li 5 mehên pêş de alîkariya bi 6 milyar dolaran taybet bide ji bo zirîpoş û berevaniya esmanî ya Ukrayna. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان جارێکی تر ڕاگەاندووە وڵاتەکەی دژی ئەوەیە فینلاند و سوید ببن بە ئەندامی هاوپەیمانێتی ناتۆ ئەگەر مەرجە ئاسایشەکانی تورکیا جێبەجێ نەکرێن. شرۆڤەکاران دەڵێن ڕەنگە ئەردۆغان بیەوێت جۆ بایدن سەرۆکی ئەمریکا گرنگی زیاتر بدات بە نیگەرانیەکانی. دوای ئەوەی بەهۆی هێرشە داگیرکاریەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا هەردوو وڵاتی سوید و فینلەندا بە فەرمی داوایان کرد ببنە ئەندام لە هاوپەیمانێتی ناتۆ
تورکیا ناڕێزایی خۆی لەو هەنگاوە ڕاگەیاند بە بیانووی پشتگیری ئەو دوو وڵاتە بۆ چەکدارانی کورد. بەرپرسە باڵاکانی ئەمریکا ئێستا بە شوێن ئەوەن کە بزانن تورکیا لە بنەڕەتدا چی دەوێت. ڕۆژی پێنجشەمە وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتنی بلینکن لەگەڵ هاوتە تورکیەکەی لە شاری نیویۆرک کۆبنەوەیەکی ئەنجامدا. ئەمڕۆ فنلەندا و سوید داواکاری خۆیان پێشکەش کرد. ئەمەش بێگومان پرۆسەیەکە. ئێمە وەک هاوپەیمان و هاوبەش کار دەکەین لەسەر ئەم پرۆسەیە. وەزیری دەرەوەی تورکیا مەولود چاوش ئۆغڵۆ پێداگیری کرد لەسەر هەڵوێستی ڕەجەب ئەردۆغان بۆ دژایەتی ئەندامێتی ئەو دوو وڵاتە و تاوانباری کردن بە داڵدەدان و پشتگیری چەند هێزێکی کوردی کە ئەنقەرە بە تیرۆریست لە قەڵەمیان دەدات. بۆ ئەو وڵاتانەی کە دەیانەوێت ببنە ئەندام لە ناتۆ جێگەی قوبوڵکردن نییە کە پشتگیری لەو ڕێکخراوە تیرۆریستیانە بکەن کە ئێمەیان کردوتە ئامانج. پشتگیری ئەوان تەنها سیاسی نییە. بۆ نمونە سوید چەک و تەقەمەنیان پێشکەش دەکات. بەڵام هەندێک لە چاودێران دەڵێن ئەم هەڵوێستەی تورکیا مەبەستی تری لە پشتە. ئەردۆغان دەیەوێت ئەم هەڵوێستە توندەی بۆ مەبەستی ناوخۆیی لە تووشیا بەکاربێنێت یاخود ئەو هەزەکات کە لەسەر ئەو پرسە بە پێی پێویست ڕاوێژی پێ نەکراوە و لێوێ لەو ڕێگەی و سەرنجی سەرۆک بایدن بەدەستبێنێت کە ماوەیەکە مەبەستی بووە. سەرەتای ئەم هەفتەیە سەرۆک بایدن لە کۆشکی سپی پێشوازی کرد لە سەرکردەکانی فنلەندا و سوید و بەڵێنی پشتگیری تەواوی پێدان. سەرۆکی فنلەندا ساولی نێنستە و ڕایگەیان کە وڵاتەکەی بە گرنگیەوە لە بابەتی تیرۆر دەڕوانێت و ئامادەیە کە کار لەسەر نیگەرانیەکانی تورکیا بکات. سەرۆک وەزیرانی سوید ماگدەلێنا ئاندرسن ڕایگەیان کە حکوومەتەکەی ئەویش لە گفتوگۆدایە لەگەڵ ئەندامانی ناتۆ و جەختی کردەوە کە داگیرکاریەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا هەڵوێستی 200 ساڵەی سویدی گۆڕیەوە سەبارەت بە بێلایەنی سەربازی. شایانی باسە زیادکردنی هەر ئەندامێکی نوێ بۆ هاوپەیمانەتی ناتۆ پێویستی بە ڕەزامەندی هەموو ئەندامانی ئێستای ناتۆ هەیە کە بریتین لە 30 وڵات. بۆ سەندی سەین لە واشنگتن، ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا. سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان کو دژاتیا ئەندامەتیا سویدی و فەنلەندا دە ناتۆدا دکات دوهشەمبوویە بە تێلەفۆنێ دەگەل ڕێبەرێن هەردوو وڵاتان ئاخفت و خەمێنخوا لە هەمبەر ڕێخستنین تیرۆریستی لوان وڵاتان دیار کردە. لە گۆڕا ئۆفیسە سەرۆکاتی لە تورکیا سەرۆک ئەردۆغان گوتیە سەرۆکوەزیرە سویدی ماگدەلان ئەندرسۆن کو ئەنکەرێ چاوەڕێ پێنگاوین کۆنکریتی دکا. وی هەر وەسا گوتیە کو دەبێتن ئەو ئەمبارگۆیە لەسەر کڕینە چەکان یا وڵاتین وێ لەسەر تورکیا دانین کو پشتی لە ساڵە 2019 کاتیە سووریا دەبێت وەرە هەلانین و دەپەیوەندیە دەگەل سەرۆکی فەنلەندا ساڵی نینسیتۆدا ئەردۆغان گوتیە کو سەرنەکەتنا سەرەدەریا دەگەل ڕێخستنین تیرۆریستیدا کو گەفن لەسەر هەفبەندەکە ناتۆێ دەگەل گیانی هەفبەندیە ڕێک ناکەوە. تورکیا دەبێژە سوید و فەنلەند بووە حەوانگەه ژوان کەسانڕە کو گریدای پەکەکێنە و تەفگەرە گوێلەنن. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لێ نەتەوێنی گرتی بەری چەند ڕۆژان نوێنەرە نەتەوێنی گرتی لە عێراقی راپۆرتەکە درێژ پێشکەشی ئەندامان کردێدا بدرێژی ڕەوشە ئالوزە عێراقی شرۆڤە کریە. ناکۆکیین لایەنین سیاسی لەسەر شنگاڵی بخوا جهەک فرە دە راپۆرتێدا گرتیە. وەک چارەسەری ji bo wan nakokîyan yek ji pêşniyazên jenîn hinis balasxart ewa ku hikûmetên Bexda û ya Herêma Kurdistanê jî xwe bigehînin xelkê şingarî û destê xwe ji wan re ji şingaliyan re dirêj bikin û rawê jî bi wan bikin. Niha şingaliyek mêvanê me ye Mirza Dinayê çalakvan نها کوبەری چەند ڕۆژان بخوا ji şingalî hatiye û li vere û netewênî girtî lê wan çend civînan amade bûye û niha jî lê Washingtonê niha rastexwe bi me raya eger amade be
مرزا تو بخوا بری دروجان لنتوینی گرتی بوی من خواست بری هر توش مرة بيجي يعني بيجي كاني او رابورت دانو نرى نتوینی گرتی لسرشنگال بشي لسرشنگال تایبەتی تەچاوادیت. زۆر سپاس کاک دەخیل پێشێتە طبعاً دەستخۆشیە لە خاتو بلاس خاردکن و پەرگرافێکی تایبەت لەسەر ڕەوشە شنگالێ هاتە گوتن و ڕەوشە شنگالە بزەلالیژی داتە دیارکردن لێ شعالێ دیڤە مخابن ئەو چالاکیت نەتەوێت یەگرت و شنگالێ و هەماهەنگیال گەل حکوومەتێ بەست ئاستێکی ڕاوێژیدا یعنی حتانها ئەو هەنێک خەتوێت پراکتیک نەدانە حکوومەتە بەغدا و هەرێمێ و گاوێت درستی بێنەکردن یعنی ڕەوشە ئێزیدیا یان ڕەوشە خەلکێ شنگالێ ڕەنگێکی گشتی حتانها و ڕۆژ بڕۆژ خراپترت بە ژبەر و ت پلانەکە درستیە و بێتە چەسپاندن و چارەسەرکردن نینە حتانها ئەم وسا دبارێت تیۆری دەنە و دبارێت تعاتفێ دەنە UN بخۆشی تشتێکی وسای قاوەت نەکرد بێگومان راپۆراوی راپۆرەکە جیە خۆ دەبوو لێ ئەو تشتێت وسای زەلالکردین ئاجندێکی تایبەت نەدا ئەنجومەنی ئاسایشێک و بریارێک بێتە ستاندنە سەر ڕەوشە شنگال. بەڵێ هەلبەتە مەبەستاوێژی و گوتناویە سەرەکە ژی مەسەلا ئاسایش و ئەو لە هەیە هەرێمێ دابوو و کوشەڕ هەرێمێ چێ نەبن چکو خۆت زانی ترشنگالی بووی و تشنگالی تزانی و ئەو لایەنێ ناکۆک لەوەر شەڕ دکن یعنین ئالۆزی هەرێمێ تەفدا ئالۆز دکن مەسەلا پاراستنە ئەو ڕاستەخۆ داخوازی جوانە دکە و تشتێکی بکن. بەێ ئەو تشتێ هەری گرنگی و جیە داخەیە ئەمد بینن و ئەو طرفێت علاقەدار ئەو طرفێت علاقەدار لەسەر ڕەوشە شنگال هەریەکێ ئەب ئاستێکی فکرە یعنی ئەگەنەها ئەم هەرنە سەر ڕۆشە بەری هەر تشتێکی ڕەوشە شنگال نەمایەک و ڕەوشەکە نافخۆیە عراقیان ناوچەکە کێشە لەسەر نێبێنە حکوومەتە هەرێمی بەغدایدا ڕەوشە شنگالێ بووە ڕەوشەکە هەرێمی ئەمن و ئاسایشە شنگالێ علاقەدارە بە دەولەتە دۆروبەرڤە وەشعالیە ئینسانەتی و مرۆڤاتیە و پشتی چێبوونا جینۆسایدێ لەسەر خەلکێ شنگالێ بێگومان ئشعالیە نێودەولەتیژی بە مەسئولیەتەکە تایبەت هەیە ئەو تشتە نەها ئەمد بینن و مەسەلەن ژعالیە خەلکێ شنگالێ ژعالیە ئێزیدیاڤە یان ژعالیە هەرێمێڤە تەماشەی ڕەوشە شنگالش عالیە مرۆڤاتی و کۆمەلاتی تێتەکردن ینی پرسە مرۆڤاتی و کۆمەلاتی زیاتر بەری هەر تشتێکیە لێش عالیە حکوومەتە عراقیڤە شنگال بووە خاڵەکە ئەمنی هەروەها ئیران و تورکیاژی شوانڕە خاڵێت ئەمنی نەژبەروەیەکێژی ناگەهێنە سەر ئەنجامێکی گەڵێکژی بەحەز دەکەن و ئەف شەڕی لە شنگالێ دەبە و ناکوکی شەڕێ وڵاتێت هەرێمی یا شنگال دەلێ من دخواست تشمەرە بێژی ئەو شەڕێک و بەری دەمێکی چێ بدنێ بەرە یەکەین بەرخۆدانە شنگالی و لەشکری عێراقیدا و کوشتنیژی تێدەشی بوو نەها چاوایە گەهایەکی دەری ئەرێ نەها گرژی هەرمایە ینی تشتەنها هاتی دیارکردن سۆزەکە تایبەتش عالیە سوپای عراقی بە هاتە ستاندن و جارەکە دی ئەو پرۆڤۆکاسیۆن دووسان نەینەکردن بەرێ سۆرۆک وەزیری عراقیژی هەنارتە پێشان دەکە کۆمەلاتیە ئێزیدیاک و بەغدای بوان ڕە خەبەردا و شوان ڕە جارەکە دی چەسپاند و ئەو جارەکە دی شەڕ نەینەکردن لێ ڕاستی مەترسی هەرە مەوجودەش بەرک و حکوومەتە عراقی حتانها تک گاوێت پراکتیک نەدانە دیارکردن و چاوەڤان میلیشیاتە چاوان گروپێت چەکدار بگونجینن لەگەڵ سیستەما عراقی ئەو تشتا حتانها نەهاتیەکردن ئەو تفاقا بەری نەها هاتیکردن تفاقا لەسەر شنگالێ بێگومان هەموو دەولەتی دنیای بچاوێکی گەلێکی پۆزەتیڤ لێنێڕی هەندێک خاڵ هەبوون جێت مەترسیدار بوون یان جێت پرسێ بوون بۆ خەلکێ شنگالێ ئەو خاڵانە کەس لێڤە نەگەڕیە هەکەلوان خاڵەڤە گەڕیا بە ناو خۆستبانە تشتنی بگۆ هەڕینن بێگومان چارەسەریە هاتباکردن یعنی ئەو ناکۆکیە دنێ بەرە حکوومەتە بەغدای حکوومەتە هەرێمەدا و تایبەتجی پارتی دیموکراتی کوردستان کواتانەها ڕێک نەکەتنە لەسەر شێوەیە بڕێڤە برنا وێ دەڤەرێ يعني مثلا مثلا نابينا بارتي ديمقراطي وبغداد يعني الحكومة هرم بغداد از بهرت كمشوي سينوري درباس ويا او سوزك وبغداد ده هرم كردستان النكاره السر عرض شنغال بجي بيناش بركو بلانك نينا افا مساله مثلا
گوت ئەو کەسێت و مەسەلەن 2014دا خۆبەخشی شەڕێ داعشکردن هاریکاریکردن خەلکێت شنگالی حتانها ئەجندەکی درستی نەبوو کووان بینە ناف ڕێزت مەدەنی یان ناف ڕێزت سوپای عراقی یان ناف ڕێزت پۆلیسا و اتفاقا هاتیکردن و 2500 پۆلیس بێتە چێکردنش بۆ خاطرێ ئەف ببنە بەرپرسیارێ ئاسایشە شنگال ئەو اتفاقا نەهاتە بجیئانین یعنی یەک نەفەر نەهاتە وەرگرتنش هەرچەندە بودجەیە 2021 دەبوو. مرزا دنایی چالاکوانی ئێزدی شنگالی بمەڕابوو گەلکی سوپاس. بەڵێ ئازیزان لە ماوەی داهاتووی بەرنامەکەماندا تیشک دەخینە سەر بەرزبوونەوەی ڕێژەی کۆرۆنا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام پاش ناوبڕێک دێنە وڵاتان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. بەپێی ئامارەکانی نێوەندی ئەمریکا بۆ کۆنتڕۆڵکردن و ڕێگەگرتن لە نەخۆشیەکان ژماری ئەو ناوچانەی ئەمریکا کە بە مەبەستی زیادبوونی بڵاوبوونەوەی کۆڤید دادەنرێت لە 2 هەفتەی ڕابردوودا نزیکەی 3 هێندە زیادی کردووە. لە شاری نیویۆرک ئاستی ئاگادارکردنەوەکانی کۆڤید بەرزبوونەتەوە بۆ بەرزترین ئاست ژماری توشبوانیش لە مانگی ڕابردوودا 2 هێند زیادی کردووە. سەرڕای ئەمە ڕاپرسیەکی نوێ دەری دەخات کە زۆرێک لە ئەمریکایەکان ماسک بەکار ناهێنن. خەڵکی نیویۆرک دەمامکەکانیان فڕێداوە. دەیان چێشخانە و بار جمەیان دێت پتر لە ڕۆژانی پێش پەتای کۆڤید دەچێت. بە دڵنیاییەوە بە هیچ شێوەیەک نیگەران نیم تەنانەت لە مێترۆکانیشتا دەمامک نابەستم. دەمامک ناکەم لە شوێنی کاریش دەمامک نابەستیم. کەواتە نەخێر من دەمامک نابەستم. ئەگەر لە مێترۆدا دەمامک ببەستیت ڕەنگە لەو بارەیەوە زیرەک بیت هەر شوێنێکی تر پێویست نییە. مایکل تۆشارد خاوەنی چێشخانەی لاباراتینە کە باڕ و چێشخانەیەکی بچووکە لە ناوچەی ڕۆژاوای شارەکە. لە بنەڕەتدا پێم وایە هەڵکشانێکەیە بەڵام پێم وایە خەڵک تەنها ژیانی خۆیان دەژین و لە ئێستاشدا پەتای کۆڤیدیان کردوتە پێشنگی شتەکانی دیکە. وەک خاوەنکارێک پێم وایە دەبێت هەموو کەسێک لە بژاردەی هەموواندا بێت. نیویۆرک تاکە شار نییە کە خەڵک کەمتر دەمامک دەبەستن و کەمتر مەودای دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی ڕەچاو دەکەن. ئەمریکایەکان لە سەرانسەری بوارەکاندا کەمتر دەستبەرداری گرتنەبەری ڕێوشۆنە تەندروستیەکان دەبن. لە ڕاپرسێکی کۆمپانیای گاڵبدا لە 50 بەشداربووان ڕایانگەاندووە کە لە هەفتەی ڕابردوودا دەمامکیان بەکار نەهێناوە. هەروە توێژینەوەکە دەری خستووە کە ئاسی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی لە نێو ئەمریکیەکاندا بۆ نزیکەی لە 170 دابەزیوە. دکتۆر جەی ڤارما پرۆفیسۆر و بەڕێوەبەری سنتەری کۆرنێلە بۆ خۆپاراستن و بەرەنگاربوونەوەی پەتا لە شاری نیویۆرک دەڵێت داتاکان بەداخەوە بۆ من جێگەی سەرسوڕمانین. پێم وایە ئەمە لە ژیانی کەسی خۆمانەوە دەزانین و تەنها بە ڕەفتاری مرۆڤەکاندا دەزانین خەڵک ماندوو دەبێت. بەڵام ڤایرۆسەکە بەداخەوە ماندوو نابێت. ئەو نیگەرانیەی کە زۆرێک لە ئێمە هەمانە ئەوەیە کە کاتێک ئێمە وەک کۆمەڵگا دەست دەکەین بە خاوکردنەوەی ڕێگاکانی خۆپاراستن لە ڕاستیدا بۆ هۆیەوە تەمەنی پەتاکە درێژ دەکەینەوە. ڤارما دەڵێت پەرەسەندنی ڤایرۆسەکە یەکێک لە گەورەترین مەترسیەکان دروست دەکات. ئەم ڤایرۆسە بەردەوامە لە دۆزینەوەی ڕێگایەک بۆ ئەوەی بۆشاییەک لە سیستەمی بەرگری ئێمەدا بدۆزێتەوە چونکە ڤایرۆسە نوێ گۆڕاوەکان لەسەر هەڵداندان. لەگەڵ زیادبوونی ژماری توشبوان لەم دوایەنەدا شاری نیویۆرک ئاستی ئاگادارکردنەوەی لە مامناوەندەوە بەرز کردەوە بۆ ئاستێکی بەرز. یەکێک لەو پێوەرانەی کە حەز ناکەم لە نزیکەوە بە دوواداچوونی بۆ بکەم ژمارە و کەسانەیە کە دەچنە بەشی فریاکەوتن لە شاری نیویۆرک بەهۆی ئەو شتەی کە پێی دەڵێن کۆڤید. وەک نەخۆشێک پاشان بینیومانە لە بنەڕەتدا لە مانگی سێوە ڕێژەکانی سەردانیکردنی نەخۆشخانەکان بەرز بوونەتەوە نەک بە شێوەیەکی زۆر وەک ئەوەی لە ماوەی مانگی 12 و مانگی 1دا بەرز بووەوە. ژماری ئەو هەرێمانی ئەمریکا کە لەلایەن سنتەرەکانی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی و خۆپارێزی ئەمریکاوە بەو ناوچانە دادەنرێن کە زیاتر مەترسیان لەسرە لە 2 هەفتەی ڕابردوودا نزیکەی 3 هەندە زیادی کردووە. بەڵام تەنانەت لەگەڵ زیادبوونی حاڵەتەکاندا زۆرێک لە ئەمریکایەکان وا دیارە دەستبەرداری گرتنەبەری خۆپارێزی بوون دژی پەتای کۆڤید.
خەڵک ئاهەنگ دەگێڕن وەک پێش بڵاوبوونەوەی پەتای کۆڤید. مەبەستمەوەیە ئێمە گەڕاوینەتەوە بۆ ئەو کاتە. لە کاتێکدا لە ئەمریکا و بەشێکی زۆری وڵاتاندا ڕێژەی کۆڤید-19 بەرز بۆتەوە لە هەمان کاتیشدا مەترسێکی نەخۆشیێکی تر هاتۆتە ئاراوە، ئەویش مێکوتەی مەیمونە یان مانکی پاکس. زیاتر لە 92 حاڵەتی ئەم نەخۆشیە هەتا ئێستا پشتڕاستکراوەتەوە و ڕێکخراوی تەندروستی جیهانیش هۆشداری زیادبوونی دەدات. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دەچینە لای دکتۆر گۆران عەبدوڵڵا لە بەریتانیا. دکتۆر سەرەتا سپاس دەکەم بۆ کاتەکەت. دەکرێت پێمان بڵێ مێکوتەی مەیمون چییە و چۆن بڵاو دەبێتەوە؟ زۆر سپاس هێرۆخان، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دەنگی ئەمریکا بۆ گەنیدانی بۆم بابەتە. بڵێ مێکوتەی مەیمون یان ئاوڵەی مەیمون نەخۆشیێکی ڤایرۆسیە کە ئەمانزانی یانی نەخۆشیەکە کە پێشتر هەبووە و لە جیهانە بەتابەتی لە وڵاتەکانی ئەفریقایە بوونی هەبووە. لە بنەڕەتە نەخۆشیەکە نەخۆشیەکی ئاژەڵیە، لەناو ئاژەڵە بڵاوە بێتەوە، هەرچەندە ناوی مەیمونە بەڵام لە ئاژەڵەکانی تریشە بڵاوە بێتەوە و جاروبار ئەگواژرێتەوە بۆ مرۆڤ، بەتابەتی ئەو کەسانی کە زۆر نزیکەکە بنەوە لە ئاژەڵە با بڵین دەرەکیەکانەوانی لە جەنگەڵەوانەیە ئەژین. جا هەندێک جار ئەم نەخۆشیە سەرەڵدا وەکو نیشانەکانی سەرەڵدا لە مرۆڤە و نیشانەکانی بە شێوەیەکی گشتی لە دەڕکە مێکوتە ئەچێ، کای لەگەڵایە سەرێشە جانێشە و دواتر با بڵێن مێکوتەکە دەرەکەوێت لەسەر پێستی کەسەکە. باشە دکتۆر، ئاماژەت بۆ کرد کە بە تایبەتی بۆ ئەو کەسانە با بڵێن لەو کەسانەدا بڵاو بێتەوە کە لە ئاژەڵ نزیکەکەونەوە. ئایا مرۆڤ لە یەکتریەوە ئەیگرێتەوە؟ وڵا بەداخەوە کە کەسێکە گەر تووشی نەخۆشیەکە ببێت ئەتوانێت بیگوازێتەوە بۆ کەسێکی تر، بە تایبەتی ئەو کەسانەی کە زۆر بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ کەسێکە تێکەڵە بن یان دەستیان بەر شلەمەنی یان با بڵێن خوێن یان لیکی ئەو کەسا بێت کە تووشی نەخۆشیەکە بووە. جا مەرج نییە ینی ئەو کەسێک کە بۆ نمونە لە هەواڵەکانە یان لە هەندێک لە وێبسایتەکانە باسیەوە کە وایە ڕەگەز باسەکان بۆ یەکتریە گوازنەوە. مەرج نییە تەنها هاوڕەگەز بازەکان، هەر کەسێک لەگەڵ کەسێکی ترە بۆ ماوەیەکی درێژ لە پەیوەندیە بێت بۆی هەیە بیگوازێتەوە بۆ کەسێکی تر. بەڵێ باشە دکتۆر، چارەسەرکردنی ئەم نەخۆشیە چۆنە؟ ئایا سەختە چارەسەرکردنی نەخۆشیێکی مەترسیدارە یان چارەسەرکردنی ئاسانە؟ بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکە دەکەمێکوتەی مەیمون نەخۆشیەکی زۆر خەتەرناک نییە، نیشانەکانی زۆر مەترسیدار نین و زۆربەی ئەو کەسانەی کە تووشێ بن بە سەختی توش نابن، وەکو دڕکەمێکوتەیەکی ئاساییە و کۆتایی پێدێت، مزاعفاتێکی ئۆتۆی نابێت. بەڵام بەداخەل ئەو کەسانەی کە بەگری لەشیان کەمە، ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە، بۆ نمونە نەخۆشی شێرپەنجیان هەیە یان کیمۆتەراپی وەرەگرن، ئەلەو یان بەتەمەنەکان یان ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە تا دوایی، لەم جۆرە کەسانە ڕەنگە بە شێوەیەکی سەختتر توش بن و تەنانەت ڕەنگە بێتە هۆی مەترسی بۆ سەرجیانیشان. لە ڕووی چارەسەرەوە بەداخەوە لەبەرەوەی نەخۆشیێکی ڤایرۆسیە زۆر جار نەخۆشە ڤایرۆسەکان چارەسەریان زەحمەتە، بەڵام ئەم نەخۆشیان خۆشبەختانە دەرمانی کاریگەر هەیە دژی و تەنانەت ڤاکسینیش هەیە دژی ئەم ڤایرۆسە. بەڵێ دکتۆر، دەزانین لەوەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە مەترسێکی زۆر لەناو خەڵکا بڵاو بۆتەوە کاتێک کە باسی نەخۆشیێکی لەو جۆرە ئەکرێکە خەڵک لە یەکتریەوە بیگرنەوە. ئایا ئەم نەخۆشیە وەکو ڤایرۆسی کۆرۆنا مەترسی ئەوەی لێ ئەکرێ ببێتە پەتایەکی جیهانی؟ زۆر زەحمەتە بەڕاستی، چونکە وەکو وتم لە سەرەتایە ڤایرۆسی مێکوتەی مەیمون بە شێوەی بە هەوا ناگوازرێتەوە، ینی جیاواز لە ڤایرۆسی کۆرۆنا بە هەوا گوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر، بەڵام مێکوتەی مەیمون پێویستی بەوەیە کەسەکە بە شێوەیەکی بەردەوام لە پەیوەندیە بێ لەگەڵ کەسەکەی دیکەیە وە زیاتر لە ڕێی شلەمەنی و لیک و خوێن و ئەوانەوە ئەگوازرێتەوە نەک لە ڕێی هەواوە. جا بۆیە هەرچەنە باڕاستی ڕێژەکانی یان ژمارەکانی توشبوون بەم نەخۆشیە بە شێوەیەکی سەرنجڕاکێش بەرز بووەتەوە بەتابەتی لە ئەوروپایە لە بریتانیاشە، بەڵام هەتاکو ئێستا مەترسێکی ئەوتۆ نییە لەسەرەوەی کە من بێتە پەتایەکی جیهانی وەکو کۆرۆنا. بەڵێ دکتۆر، باسمان لە کۆرۆنا کرد، دەمەوێت دوایین زانیاریشمان لەسەر کۆرۆنا بێت. ئێستا کۆرۆنا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەبینین کە زۆر بەرز بۆتەوە، بەڵام ئەم جۆرە نوێی کۆرۆنا ئایا وەکو ئەوانی پێشووتری مەترسیدارە؟
بەڵە بەداخەوە ئەو ژمارانەی کە بینین لە ئەمریکا بەڕاستی جێگای دڵڕاوچەیە ڕۆژانە 200,000 کەسی تازە تووشە بێت بە هۆی کۆرۆناوە لە ئەمریکا وەکو جەنابتان لە تەقریرەکانتان پیشانداندا ئەمە بەڕاستی پەیوەندی بەوە هەیە کە خەڵک پشتی لێ کردوێتەوە خەڵک بێتاقەت بووە تااقەتی نماوە لە خۆپارێزی و بەداخیشەوە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ڕۆژەکانی ڤاکسین بەکارهێنانی ڤاکسین هێشتا بە شێوەیەکی باش نەچۆتە پێشەوە و ئێمە هەمیشە دووبارەیەکەینەوە دڵنیام لە ئەمریکا هێشتا زۆر باسەکرێت کە هیچ کەسێک سەلامەت نییە تا هەمومان سەلامەت نەبین ینی من باسی وڵاتانەکەین ئەگەر ئەمریکا ڕۆژەکانی توشبوون ئاها بە شێوەیەکی بەرز بڵاو بێتەوە بەداخەوە بۆی هەیە بێتە هۆی سەرهەڵدانی جۆری تازەی یان سولالی تازەی ئەم ڤایرۆسە کە لە سولالەکانی تر کوشندەتر و خێراتر بڵاو بێتەوە جا بۆیە بەڕاستی جێگای دڵڕاوچەیە کە ژمارەکان لە ئەمریکا بەم شێوازە بەرزە بێتەوە بەداخەوە. بەڵێ دکتۆرە گەڕێمەوە بەشی دووەمی پرسیارەکەم کە کردم ئەوە بوو کە ئایا ئەم با بڵین ئەم جۆرە نوێی کۆرۆنا کە ئێستا بەربڵاوە خەڵک زۆرە ئیگرێ بە هەمان شێوەی جۆرەکانی تر مەترسیدارە یان نا؟ لە حاڵی حازرا جۆری باوی ئەوەی کە لە حاڵی حازرا هەیە ئەوەی پێڵەن ئۆمیکرۆن خۆشبەختانە ئۆمیکرۆن بە بەراورد لە جۆرەکانی در بە جۆری دڵتاوانە کەمتر کوشندەیی کەمترە یعنی ئەو کەسانی کە تووشە بن کەمتر داخلی خەستەخانە بن پێویستە کابچنە خەستەخانە و ئەوانەشی کە داخلی خەستەخانە بن کەمتر جان لە دەسەدەن خۆشبەختانە بەڵام ئەوەی کە جایە کاتەوە لە جۆرەکانی ترەوەیە کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو بێتەوە و ژمارەیەکی زۆری کەس تووشەکات و وەکو باسم کرد لە ئەمریکا ڕۆژانە 200,000 کەس تووشە بێت ئەوە تا لە بریتانیاش لە وڵاتەکانی دیکەشە بەرزبووەوە هەر دوێنێ یان پێرێ بوو سەرۆکۆزیرانی سکۆتلەند تا توش بوو و ناچار بوو لە ماڵەوە بمێنێتەوە جا بەڕاستی وەکوتم کۆرۆنا بۆی هەیە بڵاو بێتەوە بۆی هەیە سولالی تازە سەر هەڵبدات کە بە خێرایی بڵاو بێتەوە کوشتە تریش بێت. بەڵێ دکتۆر گۆران عەبدوڵڵا زۆر سپاس دەکەین بۆ کاتەکەت. سپاس بێ. دکتۆرە گۆران وەکوت بێژی پامێت دڵخۆشکە دەدەمە ینی ترسامە کێم دکە لە هەم بەرمان مەیمون بەڵێ تایبەتژی و حتا لە مەسەلا کرۆنەژی ینی هەتا ڕادەیەکی ئەو هەندێک پامێت خۆش دەبێژێک و مەسەلا کاریگەریاوی یان ژمارە مرنی لەسەر بێ ڤایرۆسی کێمترە باڵێ. بەڵێ ئازان بەردەوامین لەسەر بابەتەکانمان لە ماوەی داهاتوودا دەچینە بابەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمە کوردەکان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. گەشتیارێکی بەریتانی و گەشتیارێکی ئەڵمانی کە تۆمەتبارن بە قاچاغبردنی کەرستە دێرینەکان بۆ دەرەوەی عێراق ئەمڕۆ یەکشەمە لە دادگای بەغدا ئامادە بوون. ئەمەش دووهەم جار بوو لە ماوەی یەک هەفتەدا بچنە دادگایکردنی جیم فیلتن و ڤۆڵکەر واڵدمان سەرنجی نێودەوڵەتی ڕادەکێشێت لە کاتێکدا عێراق هەوڵ دەدات گرنگی بە شوێنوارەکانی بدات بۆ کەرتی گەشتیاری. دادگا دەبێت دیاری بکات کە ئایا تۆمەتبارەکان بە بردننی ئەو 12 شتا هەوڵیانداوە قازانج وەرگرن یان نا لە 20 مانگی سێدا پاش ئەوەی هەوڵیاندا لە فڕۆکەخانی بەغدا هەڵبێن ئەوان دەستگیرکران. و بە هەزاران خۆپیشاندران لە ئەستانبولی ڕێبەرە ڕێکابەر جینان کفتانجی ئۆگلۆ شەرمەزار کرد دەماوەی بێڕێزیە سەرۆک کۆماری دەوڵەتی کری کلفتجان ئۆگلۆ سەرۆکاتیە شاخێ پارتیا گەلی کۆماری لە ئەستانبولی دیکە و یەک ژ کەساتیە نخوادی دەسەڵاتە دە پارتیەدا دادگەهەیە حکمی نزیکی 5 ساڵان زیندانی ژێرە ڤەبریە لە شارەزایان قانونی دەبێژن ئەو ناهێ زیندانکردن لە 2019 وێ ڕۆڵە گرنگ دە هەڵبژاتناندا لەیست و پارتیا گەلا سەرۆک کۆماریە یان سەرۆکاتیە شارەوانیە ئەستانبولی بێ دەستخوا خست. سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی سەردانی پارێزگای سلێمانی کرد و لەوێ بەشداری کرد لە ڕێوڕسمی دەرچوونی خولی 6 ئەفسەران و خولی 16 پێشمەرگە لە کۆلیژی سەربازی سەی قەڵاچۆلان بڕیارە لەگەڵ لایەنە جیاجیەکانیشدا کۆ ببێتەوە.
بۆ زانیاری زیاتر لەسەر سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان دەچینە لای پەیامنێرمان سنوور کەریم لە سلێمانی. سنوورم کاتت باش؟ ئەم کاتتان باش، زۆر سپاس. سپاس. سنوور دەکرێت پێمان بڵێ ئامانجی سەرەکی سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ سلێمانی چییە؟ سڵاو لە بینەرانی بەرنامەی کورد کەنێکشن، ئەم کاتتان باش. وەک دەزانرێت سەر لە بەیانی ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی سلێمانی کردووە. بێگومان ئامانجی سەردانەکەی بەپێ ئەو زانیاریانی کە دەنگی ئەمریکا کەوتووە دەوترێت کە بەمەبەستی توانەوەی بەستەڵەتی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان لایەنە سیاسیەکانە بەگشتی و بە تایبەتیش ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە لەم دوایانەدا لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەری هەڵداوە کە ئەویش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک فاکتەر و هۆکاری دیاریکرا و سەرەکی ترینیان مەسەلەی پرسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە وەکۆی کە لە ڕابردووشدا لە راپۆرتێکی دەنگی ئەمریکا ڕامانگەیاندبوو کە بە جۆرێک ئاڵۆزیەکان زۆر بوون کە دەکرێت مەترسی دوو ئیدارەی زیندووکردنەوەی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان هەیە. بۆیە لە ئێستادا سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی یەکێتی بە دیاریکراوی و لایەنەکانی تریشی کردووە بۆ ئاڵۆزیانە. بەڵێ سنوور دەکرێت پێمان بڵێ لایەن جگە لە یەکێتی لایەنەکانی تر چین کە سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوەی لەگەڵیاندا سازداوە یاخود لەگەڵیاندا ساز دەدات؟ بەدڵنیاییەوە جگە لە نەوەی نوێ لایەنەکانی تر ئەوەی کە ئێمە ئاگادارین سەر لە بەیانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبووتەوە. لە هەمان کادا دیداری لەگەڵ ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ساز کرد. چەند خولەکێک لەمە بەریش لە گردەکەی گۆڕان لەگەڵ بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدایە و ئەوی بەپێی ئەو زانیاریانی کە هەیە هەتا ئێستا لە کۆبوونەوەدان. ئێستا ئێمە لەبەر دەم بارەگای کۆمەڵی ئیسلامین دواوێزگەی سەردانەکەی بەڕێز نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە دواوێزگەیەتی کە دێت لەگەڵ بەرپرسانی یەکەمی ئەم حیزبەش کۆ دەبێتەوە. وەکو دەزانین پێویستە ئاماژە بە خاڵێک بکەم کە زۆر گرنگە لایەنەکان بەگشتی هاوکۆکن لەسەرەوەی کە هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان بە شێوەی فرەباتنەی ئەنجام بدرێ. ئەوەی کە ناکۆکە لەم پرسەدا پارتی دیموکراتی کوردستانە کە داوا دەکات هەڵبژاردنەکان لە چوارچێوەی یاسا کۆنەکەدا بکرێت کە لە چوارچێوەی یەکباتنەدا خۆی دەبینێتەوە. بۆ ئەم پرسەش ئەم سەردانانە لە ئێستادا ڕێکراوە. بەڵێ باشە سنوور جگە لە بابەتەکانی هەرێمی کوردستان ئایا هیچ باز لە با بڵێن بابەتی سەرۆکایەتی عێراق کراوە یان نا؟ طبعا یەکێک لەو پرسانەی لە ئێستادا لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش دۆخی سیاسی هەرێمی کوردستان بەرەو تەنگیشە و ئاڵۆزیێکی زیاتر بردووە و بە تایبەتی تریش لە نێوان یەکێتی و پارتی پرسی سەرۆک کۆمارە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە بەدەر لەوەی کە لە ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان جەختی لەوە دەکردەوە کە پۆستی سەرۆک کۆمار پێداگریە کرد بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ. بەڵام لە ئێستادا بە جۆرێک لە جۆرەکان وەکو ئەوەی کە ئەو دەنگۆیانی کە دەبیسترێت و دەزانرێت کە پارتی نەرمینواندنێکی هەیە لەسەر ئەم پۆستە بۆ ئەوەی کە جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراویش کە کاندیدی سەرەکیان دکتۆر بەرهەمە لەسەر ئەم پرسە ئیتفاق و ڕێکەوتن هەیە. پێویستە بڵێم ئەم سەردانانە هاوکۆکە لەگەڵ ئەو سەردانانەی ڕابردووتری شاندێکی پارتی دیموکراتی کوردستان وەکو ئاماژە بەوەکرا لە سەرەتادا کە مەسعود بەرزانی سەردانی ئێرانی کردو بەڵام دواتر ئەم دەنگۆیانە ڕەتکرایەوە بەڵام بەڕەسمی شاندێکی پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی چەند ڕۆژێکدا سەردانی ئێرانیان کردبوو دیارە فشار دروست بووە بۆ ئەوەی کە لایەنە سیاسیەکان لەسەر پرسی هەڵبژاردن کۆ ببنەوە و یەکدەنگ و یەک هەڵوێستن. بەڵێ سنوور کەریم پەیامنێرمان لە سلێمانی سوپاس دەکەین. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. ژنانی بەجێماو لە ئەنفال وەک چۆن خەمەکانیان هاوبەشە پێکەوەش دڵخۆش دەبن بۆیە ناوبەناو پێکەوە گەشتێکی بە کۆمەڵ ئەنجام دەدەن تاوەکو تاوێک ئازارەکانیان لە ئازارەکانیان دوور بکەونەوە. هەموو ئەو ژنانەی لێرە پێکەوە کۆبوونەتەوە دەربازبووی تراژیترین ڕووداوی مێژووین کە ئەنفالە. خەمەکانیان هاوبەش و پێکەوەش گەشت و سەیران ئەنجام دەدەن.
ئەوان سەردەمێک پێکەوە لە چاوەڕوانی مەرگدا بوون بەڵام ئێستا پێکەوە خەمەکانیان بەبا دەدەن نەوەڵایی قەت ئەم ڕۆژەمە نەکەفتە پێشاو چیکم ئەوەنە نەکبەتی ئەوەنە نامایەتی و ئەوەنە نەبوونەمانەوە خۆماندی ئەوەنە سەرپامان هەرکەفتەوەنە بۆ مناڵ گوڵە چنەمان کرد و نەبوونەمانەوە خۆمانەدی قەت نەمەوت ڕۆژێتەوە ئایا بەس لەخوا بەزایە ئێمە زۆر چالاکیمان زۆر ئازامان کورد زۆر مەزبوطە بەرانگیری هەموو کەسێک ئێسینە تەعدامان لێ بکە ئیشەڵڵا ژنانی کە سوکاریان فالکراوەکان خەم و ئازارەکانیان هاوبەشە بۆیە پێکەوە دڵخۆش دەبن بەڵێ کورد کۆمەڵێکمان هەیە یعنی تۆزێ نەفسی نزمەها لە کاتی جاشێتیا و لە کاتی حکومەتی بەحسا کەرامات خۆی فرۆشت بووە جاش بۆ مستەشار ناموسی خۆی فرۆشت کوردەکەی فرۆشت بەڵێ کۆمەڵێکمان هەیە خۆڕاگر نەبووە نەفسی نزم بووە بەس کورد ئێمە حتا ئەم ژنە کوردانە زۆر خۆڕاگر بمان لەبەرەوەی ئێمە ئەو کارە ساتەمان هاتە سەرابووە هاتە سەرمانە کورد قڕ کرێ وە کوردی قسە نەکەی زوانمان ببڕن لە دیەکان خۆمان دیەکانمانیان ڕمان ئەرزی محەڕەمەیان بۆماندانە لەبەرچی لەبەر ئەوەی کورد نەمێنێ ئێمە ئەوەیشمان زنۆ چاڵ کریا ئەوەش ماماوە دەنکە دەنکە وەک ئەم ژنانەوە ئیساکەمانە لەیرە کۆبوونەتەوە یەکیوە 4 مناڵەوە یەکیوە 5 مناڵەوە بردمانێنە وەردگای زۆرە ملی سمودیتر هی هەموو وەردگا زۆرە ملیەکانی کوردستان بردمانیان تیا دامانێ ناو دەورمانیان سیمتەن کرد بێ جنسێ بێ زەواج بێ ئیتر هیچمان نەبوو بێ ماڵ بێ سەرنیایە هیچ شتێکمان نەبوو ئێمە بەو لەونەشۆ خۆڕاگر بووین ڕۆیمان دەم خۆمانمان هەڵە پێکا لە ناو عارب ئیشمانە کرد بێ ئەوە کە بزانین یعنی ئەمەنە خۆڕاگریمان لەبەرەوەی مناڵەکانمان پێ بگەینین دووبارە کورد زنی بکەینەوە مناڵەکانمان گەورە کرد کردیانمانە مامۆسا ئیسا بووان چووە پەرلەمان ئیسا نیمانە محامیە لەخوا بەزیایە بەس بە ڕەنجی شانی خۆمان ئەو حکومەتەیش ئیساکە حکومەکات هیچ ئازاییە نەکا ئێمە بە دەست و بازووی خۆمان بە هێز و خۆڕاگری ژنە ئەنفالەکان خۆیان کردیانە هەر یەک لەم ژنانەی لێرن خاوەنی چیرۆکێکی تراژیدین کەمیان هاوسەر یاخود کوڕ و کچیان لەدەست نەداوە ڕێکم بێ ئەوەش وە کوڕمانە لەدایک بوو هەر لەدایک بووی لەورانە لێمیان سەد هەر ناو جێش قار بارق وەک ئەم گڵای دارەوە بامان سەرمان ئەهات و ئەڕۆی کوڕەکەم هەر لەورا لەدایک بوو بەخوا نەمزانست جێشەکەی بارق بردی نەمزان سەک خواردی نەمزانست چی وەسەرات تەینا کچێکمە کچەکەم شوی دەیوەدایە مناڵی دایە تخوا براکەم چی پێهات بەخوا نەمزانست سەگک خواردی جێش بارق بردی ئەلەو شوێنە نەمەزانست چی پێهات دەم ڕێ قارکەرەمەوە ئامانجی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە گەشتی بە کۆمەڵ بۆ ژنانی کە سوکاریان فالکراوەکان دوورخستنەوەیانە لەو خەمەقوڵەی کە دەیان ساڵە پێوەی گیرۆدەن ئێمە هەموو ساڵێ ئەم سەیرانە بۆ بەجێماوانی ئەنفال سازەکەین لەبەرەوەی کە تۆزێ دوورکەونەوە لەو خەم و خەفەتە و لەو جەوەی کە تیایەن ئێمە هەموو ساڵێک کە کۆ ئەبینەوانێ بۆ یادی ئەنفال هەر بی لە خەم و خەفەت و گریان ئەکەینەوە بەڵام کە بی لە ژنی ئەنفالەکەینەوانێ حەزەکەین دیوە جوانەکەی و دڵخۆشەکەشیان بخێنە ڕوو ژنانی کە سوکاریان فالکرا و خەمەکانیان هێندە قوڵە لە بیرکردنی ئاسان نییە بەڵام ئەم جۆرە دەرچوونە بە کۆمەڵانە تاوێک لەو خەمانە دووریان دەخاتەوە دڵشادەنوارە دەنگی ئەمریکا سەرتەکی بەمۆ و خابور خانمەکە چارکەس دمالباتە وێدا نابینا کۆرەنە و خەدی پێداویستین تایبەتن خابور بخۆشی نابینایە لێ مامۆستایە لە پەیمانگاهەکە یان پەیمانگەها ڕووناهی لێ دهۆکێ وانەین خوێندنا تایبەت ددا خوێندکارین کۆرئین بێ نابینا دەستان ویشیان هەیە و گەلک تشتان ژێک جودا بکە سەلام باڵایی پەیامری دەنگی ئەمریکا لە دهۆکێ سەردانەوەی کریە و ئەف راپۆرت گەهاندیە خابور محمد علی خدام پێدبیên تایبەتە و نابینایە ئەتماڵێدا چار خدام پێدبیên تایبەت هەنە خابور مامۆستایە برێلیە یا نابینایە پەیمانگەها ڕووناهی یا خدام پێدبیên تایبەت و کارên دەستی دکەت و ئەدگەلک پیشانگەهên karên دەستیدا بەشداری کریە ئەدچێکردنا karên دەستیدا خابور ئارام و دڵخۆش دەبێت ئەشن دێزانانی ئەز بخۆ تەنسیقی چێت کەم و ئەزانم ئەس چاوە دەست خاوژمە شولک و ئەبەژی شولەکی هوەریە یعنی بۆ مرۆڤ یعنی گەلک یعنی هەند جۆرا مرۆڤ یعنی
یه عید زمرف نزانده چکت اصلا دستاب مشولکی و ساس بچکی یعنی وقت خود بورینم پی گل ویشولی اف رنگتو صانه قدام برك حسابي حتى بازا صالجي من الدنيا ديتي بس بشتنجي يعني من يبغى طاري بازا صالي بيبا بجران كيت ماين البينا من يعني مثلا أبا حالي بي وقهوية إذا تشيت كم يعني أبا قهوية أبا حالي بيا أبي دابوي بيجاكي زرافترش يقاوي بو نابینایان جبو نویسین خط مزماری بکارتینن و خابور خوندکار خول پیمانگه روناهی فیری نویسین خط مزماری یه تایبت به نابینایا و دکه الدفمل پیمانگه روناهی ام دو مستعد مختصين بوري برايلي و اوجي هر نابینا القلمه و اجي كم ام هر دو نشا ما مستعد خوشی دین اوید جافساخ والقل ما وانيت هين يعني وانا ام چنا القل قطبية ام نشا دين اوجي بريكا اف خطماي برايلي يبزماري ام نشا وان قطبية دين ايكو ودو وبسي لغتا ام نشا قطبية خدين كردي وعربي وانجليزي ابا ايك خانه هي 6 خانه ايك تنه يعني بو ايك بتنه مثلا ب ايك دو سه و چهار اوه هی درکت سه و چهار و پنج و ایک پ ایک دو سه چهار نبونا هاریکاری جلای جهم پیوندیدار و بو خودم پیدوین تایبت گجبونا جیان لجموان لاواز دکت حتی بگاویجی چه هاریکاری بو منکیه اندام ما خلاص بد يطرين دخل المال أفجلك اندام ما يتين يعني ماجستير دي أفصله دي درخن 4-5 جاكا يا تقديم كري دي خلاص بن بار تقديم كربون وقد ما يتين يتخلاص بن كلية طرين اشتينا المال يعني يد بيزار بين بيجن خوزي ما نخاند با هم بلا هم طرين اشتي بانا تشيتر با چونكو چه گرنگيه بينادن هر برخدن دولت أوروبي او چوا یه گرنگی دنه وان خودم پیدوی تایبت که چین روش خوب روه بن داعت یک بو پیوه بید شین جیانا خوب رو بم شین خیزانه که پیک بینن سلام بالایی دنگ امریکا دوهاک اختبار دناف گرآوکا دورا وانی ده دیراوی و جهن دیروکین و هریمی جی گلک ناف دارن جهك بالكيشة جهة جرينجا روي ديروكي و هروسا جبو گشتياران هلبت واني نافدارا بجهين قالك دلفكر وبتعيبت جي لفان دمين صاليك وخالك سرداناوي ديكن جبو سيرانا ما چند ديمن جوي قرآويها بتعيبت جي ويديرا نافدار أرمنيان تهديد هيرو من راس دقو دما أزبيجمكو أو جهك دلفكرة دلخوشة جبوديتني هلبت أفويني جوان جبي عمني ما جواني دقهنا ما هريما كجوانا جهك جوانا وطيبة جواني درياي واني دناف درياي دا أو كنيسة يعني أو ديرا كفنارا أرمنيان دو دردا جهك هنديكو
خوددان سەردانەوەی بکە گە دەرفەتا ڕاستە و هەروەها گەشتیاران و ڕەنگا و ڕەنگی ئەوەندەی تر جوانی کردووە ناوچەکە. بەێ بێچەندێن تین داویا بەرنامە کورتکەنەکشن یا ئیرۆ هەتا سباهی هەر شاد و بەختەوەر بن و بدوعا. ئازیزان لێرەدا دێنا کۆتایی بەرنمەکەمان و ئێوەش دەتوانن لەسەر ماڵپەڕەکانی بەشی کوردی بینەری بەرنمەکانمان بن بۆ ماڵپەڕی کرمانجی kurdi@voa.com و بۆ ماڵپەڕی سۆرانیش kurdish@voanews.com. هەر شاد و بەختەوەر بن.